جەنگی ئێران و ئەمریکا نەخشەی هێزی لە ناوچەکەدا سەر لە نوێ داڕشتەوە و گرژی و ئاڵۆزی باڵی بەسەر ناوچەکە و جیهاندا کێشا. بەڵام دوای واژووکردنی ڕێکەوتنی نێوانیان و کۆتایی هاتنی ململانەی سەربازی بە شێوەیەکی کاتی، مێژووی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قۆناغێکی نوێی بەخۆیەوە بینی و ئەو سیناریۆیە نەبوو کە ئەمریکا پێشبینی کردبوو یان ئێران چاوەڕێی دەکرد. ئێران لە ڕووی سەربازیەوە بۆ شەڕەکە لەو پەڕی ئامادەباشیدا بوو، پەرەی بە سیستەمی درۆن و موشکی بالیستیدا بوو و شەڕەکە دەرفەتی پێدا توانای هێرشبەری خۆی و هاوپەیمانەکانی تاقیب کاتەوە. بەڵام بەشێکی کۆگا سەربازیەکانی بەتاڵ بوونەوە و بنکە گرنگەکانی لە ناوخۆ و سووریا و لوبنان خاپوور بوون و ژمارەیەک سەرکردەشی لەدەستدا. سەرەڕای زیانەکانی ئێران لە ڕووی ئاسایشی ناوخۆیی و ڕەهەندی ئەمنیەوە سوودمەند بوو، توانی سەقامگیری خۆی بپارێزێت و مەترسی ڕوخانی ناوخۆیی یان هێرشی دەرەکی کەم بکاتەوە. بەڵام لە ڕووی ئاسایشی ناوچەییەوە لە کاتی جەنگدا بەهۆی دزەکردنی زانیاری هەواڵگری و تیرۆرکردنی سەرکردەکانی و تەقینەوە لە بنکە ئەتۆمیەکان ئاسایشی ناوخۆی ئێران لە مەترسیدا بوو و بریکارەکانی لە ژێر زەبروزەنگی توندی سەربازیدا بوون. ئەوەش هێڵی پێشەوەی بەرگری ئێرانی تا ڕادەیەک لاواز کردبوو. لە ڕووی ئابووریەوە ساڵانێکە ئێران لەژێر قورسترین سزا و گەمارۆی هەمەلایەنەی ئابووریدایە و تێچووی شەڕی ڕاستەوخۆ و تێچووی بەرزی دارایی پشتگیری بەرەی مقاوەمەش یەدەگی دراوی بیانی وڵاتەکەی گەیاندبووە نزمترین ئاست و هەڵاوسان و بەهایتمان بەردەوام لە دابەزیندا بوو. ئەمەش فشاری ناوخۆیی زیاد کردبوو. بەڵام ڕاگررتنی جەنگ و لێک تێگەیشتن بۆ هۆی سوکردنی بەشێک لە سزاکانی سەرکەرتی نەوت و غاز و ئازادکردنی بەشێک لە پارابلۆکراوەکانی ئێران و لە کورتخایاندا ئابووری ئێران هەناسەیەکی دا و بەهای دراوەکانی تا ڕادەیەک جێگیر بوو. بەمەش چاوەڕێ دەکرێت دۆخی ئابووری ئێران باشتر بێت لە سەرەتای سەرهەڵدانی جەنگ. بە تێڕوانین لە کۆی هاوکێشەی جەنگ و بەراوردێکی خێرا بۆ پێش و دوای جەنگەکە دەکرێت بوترێت ئێران هەرچەندە زیانمەندی تاکتیکی بوو، بەڵام لە ڕێگەی ڕێکەوتنەکەوە بووە سوودمەندی استراتیژی بۆمانەوە. ئێران لەم قۆناغەدا نەکراوەتە دەرەوەی هاوکێشەکانی ناوچەکە، بەڵکو توانیویەتی بە کەمترین زیان لە تەنگژەکە بێتە دەرەوە و سزاکانی سەر وڵاتەکەی و ملیاران دۆلاری بلۆکراویشی ئازاد بکات. لێک تێگەیشتنی نێوان تاران و ئەمریکا تەنها سەرکەوتنێکی ڕەهانیە بۆ ئێران، بەڵکو ڕێکەوتنی ڕزگاربوونە و ئەو وڵاتی لە داڕمانی دارایی و سەربازی پاراست. بەڵام لە بەرامبەردا ناچاری کرد دەستبەرداری بەشێک لە کارتە بەهێزەکانی بێت لە ناوچەکەدا و بەڵێنیش بدات کە دەست نەبات بۆ بەرهەمێنانی چەکی ئەتۆمی.